بەڵێ خۆشەویستان دەزانین وەک لە دەستپێکیش باسم لێوە کرد ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەی منداڵان و لەسەرم بابەتە تایبەت بە دۆخی ئەو منداڵانەی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە شاری سلێمانیدا بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنن یاخود بە جۆرێک لە جۆرەکان توانیوانە بەسەر نەخۆشیەکەدا زاڵ بن. من میوانم دەبێت لەسەر بابەتەکە گفتوگویان لەگەڵدا دەکەم هەریەکە لە دکتۆریات نەقشبەندی کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوان و هەروەها بەڕێز مهدی عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەندامی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و هەروەها هەڤاڵ ئەسعەد کە باوکی یەکێک لەو منداڵانەیە کە بە خۆشحاڵیەوە توانیوێتی ئەم نەخۆشیە تێپەڕێنێت. من گفتوگۆی بابەتەکەم لەگەڵ هەریەکەیاندا دەست پێ دەکەم، بەڵام بەر لەوەی بچمە لای دوو میوانەکەی ترم پێم خۆشە سەرەتا لە کاکەڤاڵەوە دەست پێ بکەم بۆی گوێبیستی وتەکانی ئەو بم، دواتر لەگەڵ میوانەکانم گفتوگۆی بابەتەکان دەست پێ دەکەم. بەوردی کاکەڤاڵ سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی دەمەوێت باز لە ئەزموونی خۆتان و ئەزموونی منداڵەکەتان پاش چاکبوونەوەی لە نەخۆشیەکە پێمان بڵێن چۆن توانیتان هاوکاری منداڵەکە بن و هەروەها تایبەت باوەی کە نەخۆشخانەی هیوا چۆن توانیوێتی لەگەڵتاندا با شێوەیەکی باش بۆ تێپەڕاندنی نەخۆشیەکە لەگەڵتان بێت. دەست خۆش بێ، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەتان کە هۆشیارکردنەوەی خەڵکە لەم بابەتانە. ئێمە ئەلحەمدوللا 2 ساڵ لەوە پێش کچەکەمان نەخۆشی شێرپەنجەی بوو، بە تایبەتی خەستخانەی هیوا کارێکیان کردووە بۆ نەخۆشی شێرپەنجە، یعنی بەڕاستی باوکیش هەر بۆ مناڵەکەی هەواکە، هەم ستافی دکتۆرەکان هەم جەماعەتی مناڵپارێز دڵخۆشکردنی مناڵەکان ئەوەی دەتوانانە بێ ئەوان دریغیان نەکردووە بەڕاستی. باشە، منداڵەکەی ئێوە بە دیاریکراوی کەی تووشی نەخۆشیەکە بوو، نەخۆشی یاخود جۆری شێرپەنجەکەی کە ئەو تووشی بوو چ جۆرێ بوو؟ بەڵێ نوعی شێرپەنجەکەی ئەو شێرپەنجەی لە سەریا بوو، دەرەجە 4 بوو، حاڵەتەکەی حاڵەتێکی قورس بوو، تقریبەن ئەمەلیاتم 2 جار لە تاران بۆ کرد. ئێتر دکتۆرەکان هاتنە سەرەوەی کە 8 جەلەسە کیمیایی بۆ بکەن و 33 جەلەسە تیشکی بۆ بکەن. خۆشبەختانە حەمد و سەنا بۆ خی گەورە ئەسا ئەلحەمدوللا باشە و تێپەڕاندۆ زۆر زۆر باشە لەخوا بەزیابێ. باشە، باس لەوە کرد کە 2 جار نەشتەرگەریەکەی لە ئێران یاخود لە تاران بۆ کراوە، بۆچی پەناتان بردە بەر ئەوێ؟ وەڵڵاهی ڕاستیەکەی تاران دکتۆری واردتر هەیە لە بابەتی مێشکە، مێشکیش وەک شتی تر نییە. ئێتر دکتۆرەکان زیاتر لێرەوەی کە زیاترمان کرد سەرکیزیان خستە سەرەوەی کرد لە تاران بۆی بکەین، ئەو کاتە ئەنجە دوایەوە هێنامانەوە لە هیوا. بەڕاستی دکتۆرەکان ینی وەکو من چۆن باو بووم خەمخۆری بووم، بەڕاستی دکتۆرەکانی جواب بوون، یعنی ئینکاری لێ ناکرێ. باشە، چەند ساڵ بەم نەخۆشیەوە مایەوە کچەکەتان؟ تقریبا ساڵونیە زیای تێبە، هەتا عیلاج و کیمیایی و تیشک و ئەوانەمان بۆ کرد، ساڵۆنی تێپەڕان حەمد و سەنا بەخۆ نزیکی ساڵێکە هیچ عیلاجە بەکار نانێ، حەمد و سەنا بەخۆ. زۆر باشە، سپاس بۆخوا. بەڵام دەمەوێت بزانم لێ سادا بۆچی لە نەخۆشخانە ماوەتەوە تا ئێستا لە دوای ئەوەی کە نەخۆشیەکەی تێپەڕاندەوە؟ بەڵێ ئەمە سێمانگ دکتۆرەکانی خەستخانەی هیوا بۆ تێست ئیمارای بۆکەن. بەڵێ ئێمە هەر سێمانکەڕە تێبێ ئەیهێنین وەکو چۆنەڵی حاڵەتێکی فەحس، چۆنەڵی کە وەکو حاڵەتەوەی کە بزانین ئایا مناڵە دروست نەبووەتەوە یا شتێنا، وەکو ئەلحەمدوللا تقریبەنەوە بۆ ساڵەگە چێ عیلاجیشی نەخواردووە، حەمد و سەنا بەخۆ. باشە، کاک هەڤاڵ پێم خۆشە دواوتەی خۆت گربتەوێت ئاراستی بکەیت چ بۆ نەخۆشخانەی هیوا بۆ منداڵپارێز ئەو کەسانی کاوکارتان بوون، یاخود وەکو بەرچاوڕۆنیەک بۆ کوی ئەو دایک و باوکانی کە نەخۆشیەک جۆرێک لە جۆرەکان لە منداڵەکانیان نادەبینن، ڕەنگە زۆر جار تووشی نائومێدی بن، پەیامی ئێوە چییە؟ من یەکەم ڕۆژکە هاتمە هیوا زۆر نائومێد بووم بەڕاستی، من خۆم بەڕاستی خۆم زۆر نائومێد بووم کە لەوەی ئەمگوت یعنی وا هەسمەگە کە هێتە هیوا مناڵەکە مەمرێ، بەس بەعکسەوە ئەوە نییە کە ئینسانیەتە هیوای بۆ ئەگەڕێتەوە. من دەستخۆشی لە ستافی خەستخانەی بەشی مناڵپارێزەکەم مناڵانەکەم، بەڕاستی دکتۆرەکان من چۆن خەمخۆری مناڵەکەم بووم ئەوانیش خەمخۆری بوون، هەتا ئەو ڕۆژە من قەرەزاریانم. بەڵێ
کاگڤاڵ من زۆر سپاس دەکەم پێم خۆش نییە بە حکمی کە جنابەت لێسادا لە نەخۆشخانەیت و وەکو دەبینم کچەکەشتان تا ئێستا ماوەتەوە زۆر خۆشحاڵین کە نەخۆشیەکەی تێپەڕاندووە حەز ناکەم زۆر لە کاتتان بگرم من زۆر سپاس دەکەم کە ئەم کاتت بە ئێمە بەخشی زۆر سپاس بۆ بەڕێز هەڤاڵ ئەسعەد کە بەڕێزیان باوکی یەکێک لەو منداڵانە بوون کە بە خۆشحاڵیەوە نەخۆشی شێرپەنجەیان تێپەڕاند بوو دیارە لەگەڵ دوو میوانی دیکەمە درێژە بە گفتوگۆکانم دەدەم هەریەکە لە دکتۆریات نەقشبەندی کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوان و هەروەها مەهدی عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەندامی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان دەمەوێت ئەم بابەتە تۆزێ وابستەکەم بۆ یەکەوە هەرچەندە هەر خۆیان وابستن بەیەکەوە سەبارەت بەوەی چۆن توانراوە منداڵپارێزی کوردستان هەماهەنگی بێ لەگەڵ نەخۆشخانەی هیوا تایبەت بە منداڵان یاخود ئەوان چۆن ئەو منداڵانەی کە نەخۆش دەبن چۆن هاوکاریان دەکەن چنێک منداڵ ڕوو دەکاتە منداڵپارێزی کوردستان و لەوێەوە هەوڵ دەدرێت ئاڕاستی نەخۆشخانەی هیوا بکرێت و چارەسەری جۆرا و جۆرەکان وەربگرن گفتوگۆکانم دەست پێ دەکەم لەگەڵ دکتۆریات نەقشبەندی سەرەتا لە دکتۆریاتەوە دەست پێ دەکەم دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ بینیمان کە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیتان ئامادە کرد بوو ڕێکخست بوو بەگشتی لێسادا چنێک لە منداڵانی سلێمانی بۆ دیاریکراوی ڕەنگە لە هەرێمی کوردستان لە تاوی ناوچەکان و ڕوش بکەنە نەخۆشخانەی هیوا چنێکن و منداڵانی کە لە نەخۆشخانەی هیوان پێشێکی سوپاستانەکەم وەک خۆتان ئاگادارن 15 هەموو ساڵێک لە جیهاندا ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیە لە مناڵاندا و ئەتوانم بڵێم ئێمە ساڵانە توانیومانە بە هەماهەنگی و بە تایبەتی لەگەڵ ڕێکخراوی مناڵپارێز لە ساڵانی ڕابردووش هەروە سندوق و وەزارەتی تەندروستی لەگەڵ بەڕێوەبەرایەتیدا چەندین کۆنفرانس و مەراسیم ئەنجام بدەین ئەتوانم بڵێم پەیامی ئێمە هەموو ساڵێک لە دوو خاڵا دەبینێت لەم ڕۆژەدا خاڵ یەکەمەوەی ئێمە ڕای بگەێنین کە شێرپەنجە لە مناڵانە یەکسان نییە بەمردن نمونەیەک لەوانە ئەو خاتونە جوانە بوو و چەندین نمونەی کەشەیەکە ئیمڕۆ لەوێ بوون و کاری دەستی یاخود وێنە کێشانیان هەبووە پەیامی دووەمەوە چۆن هۆشیاری تەندروستی دایک و باوک لەسەر نیشانە زووەکان یان پێشوەختەکانی شێرپەنجە لە مناڵانە بگەێنین و بتوانین ئێمە بە هەموو لایەک ئەگەر 100% ڕێگریژ لە توشبوون نەکەین بەڵام چانسی ئەوە بین بە توشببوویکی شێرپەنجە لە مناڵە لە قۆناغە هەرە سەرەتایەکانە بگاتە دەست پزیشکە بەڕێزەکانی تایبەت بە شێرپەنجەی مناڵ لە نەخۆشخانەی هیوای خۆت هەر سنتەرێکی تر چونکە بێگومان کە لە قۆناغە سەرەتەکان دەبێت ئەم نەخۆشە ناڕەحەتی و جۆرەکانی چارەسەری ئاسانتر دەبێت و کەمتر دەبێت و لە هەمان کاتیشدا بێگومان ئەتوان بڵم چاکبوونەوەی بە دڵنیایی دەبێت نەک ئەوەی بڵێ خوا نەخواسە ئەو کەسە لە قۆناغە کۆتاییەکان بۆ منە دەرەجە 4 بێتە لای ئەمە کە ڕەنگە نەتوانی هیچ گرنتیەکی بینێ بۆی ئەم کەسە چاک بێتەوە ڕێژەیان زۆرە و منداڵانی لەوێن دکتۆر بەڵێ بێگومان ئێمە ئەگەر سێری ڕێژەی توشبوون بە شێرپەنجە بکەین بە شێوەیەکی گشتی و لە جیهاندا لە هەڵکشاندایە هۆکارەکان من ناچمە وردەکاری لەبەری هۆکار زۆرن بەڵام ئێمە هەمیشە وتومانە چۆن کار بکەین ئەم شەپۆلە یاخود ئەم هەڵکشانە بتوانین زۆرترین ڕزگاربووی لێ بەرهەم بێنین گرنگترین شت هۆشیاری تەندروستیە پاشان دروستکردنی سنتەرێکی دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجەیە بۆ هەموو تەمەنەکان و بۆ هەموو جۆرەکان و بۆ ڕەگەزەکانیش و بەسپاسەوە لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی هەروەها وەزارەتی تەندروستی و سندوقی کۆمەک پرۆژە یاسایەک حازرە و هیوادارین لە داهاتوویەکی نزیکدا ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ بەمە من ئەتوانم بڵێم ئەتوانین ڕێگری لە ئەو حاڵەتانە بکەین کە لە کۆتا دەرەجەکانیان یاخود چەندین حاڵەتەیە ئەگەر لە قۆناغی سەرەتایە بێ ڕەنگە پێویستی بە چارەسەر نەبێت تەنها دڵنیایی بوێ بەڵام سەرڕای ئەوش من پێت دەڵێم هێشتا ڕێژەی توشبوون بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان و بە تایبەتر لە پارێزگای سلێمانی بە ڕێژەی وەری بگری بۆ ژماری دانیشتوان کەمترین لە زۆر لە وڵاتانی دراوسێ و وڵاتە پێشکەوتەکانیش بۆ نمونە ئێمە لە ساڵی 2021دا وەکو مناڵ نزیکەی 160 حاڵەتی نوێتۆمار کراوە و لە ئێستا تاکوی گشتیەوە مناڵانی کە لە ژێر چارەسەر نوێن چارەسەر وەردەگرن نزیکەی 2224 یان 2230 نزیکەی لەو ژمارەیەدایە بیریشمان نەچێ نەخۆشخانەی هیوا خزمەتی زاخۆ تا بەسڕاکە ڕاستە ئەو ژمارەیە لە 65 بۆ هەفتایی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانە بەڵام ئەو ژمارەی ترهی شارەکانی تری هەرێم و ناوەڕاست و خواروی عێراقا وەکوی گشتی ئەو ژمارانی کە ئێمە هەمان بۆ لە ساڵی 2021 بە مناڵ و گەورە و هەموو جۆرەکانی و نزیکەی زیاد لە 3000 بووە بە تەحدیدی وازام 3080 حاڵەت بوون تۆمار کراوە بەڕاستی لەبەرەوەی نەخۆشخانەی هیوا ئاستێکی وای هەبووە
بە هەمانگی و بە هاوکاری هەموو لایەکوای کردووە کە ئێمە نەخۆش لە هەموو شوێنەکانەوە بۆمان بێت ڕاستە قەرەباڵغی ڕاستە لۆدێکی زۆر لەسەر پزیشکان لەسەر و بینایی کە هەمانە خۆتان دەزانن بینایەکی توانم بڵم بچووکە گەورە نییە بەڵام هێشتا هەرتوانیمانە لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاری لە ئاستانداردابین و بەپێی ئەوستان لێکۆڵینوانە بۆ حستانەی کە کراوە لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە ساڵی 2007 و 2010 لەسەر ئاستی عێراق لە ڕووی پێشکەشکردن وەکو ئاستی زانستی پلەی یەکەمی هەبووە. بەڵێ دکتۆر دیارە من پرسیاری زیاترمی ئاڕاستی جەنابتی بکەم بەڵام دەچمە لای کاک مەهدیش بۆ درێژتان بم بابەتە. کاک مەهدی سپاس بۆ ئامادەبوونت. دەبێت بزانم هەماهنگیەکانی منداڵ پارێز لەگەڵ نەخۆشخانەی هیوا لە کێوە دەستی پێکردو و هەماهنگیەکان چۆنن؟ بۆ بانگەشتمان بە ئەوڕۆ بۆ ستۆدیۆ کورسات دیارە کورساتەر لە سەرەتایی دەست بەکاربوونمان لە نەخۆشانی و خەمخۆرێکی گەورە بووە لە ڕۆماڵکردنی هەموو ئەو کارانەی کە مناڵ پارێز ئەنجامی داوە. دیارە ئێمە لە 2013ەوە ینی هەر بەرنمەیەکی لە مێژنەی مناڵ پارێزی کوردستان بووە کە بتوانێت پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی بگەێنێتە ئەو مناڵانەی کە بەداخەوە تووشی شێرپەنجە دەبن. ئیتر ئەم کاتەش لە 2013 دیارە نەخۆشخانەی هیوا لەو ئاستی ئێستادانە بوو بچووک بووەکو شوێن بەڵام ئیتر ئێستا نەخۆشخانەکە لە ڕەوشێکی کەدا لە دۆخێکی زۆر پێشکەوتودا بەڵام بەداخەوە توشبووان بە شێرپەنجە لە هەڵکشاندایەوەکو کاگتۆریان ئاماژەی پێدا. ئەم هاوکاریانی ئێمە بۆ ئەم مناڵانەیە بۆ ئەو دایک و باوکانەیە چونکە ئەم فراغە هەبوو ئەم بۆشایی هەبووە کە لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە بتوانانی هاوکاری مناڵەکان بکرێ. خۆشبەختانە ئێمە لەگەڵ هەموو ستافی نەخۆشخانەی هیوا لەگەڵ نانەکەلی لەگەڵ سنتەریژین لەوانە هەماهنگێکی زۆر بەیەکەوەیمان هەیە کە چۆن بتوانین لە پاڵ چارەسەر پزیشکان چارەسەری دەرونی و کۆمەڵاتیش بێنینە خێزان و مناڵەکان. خۆشبەختانە توانیمانە ئەم قۆناغە تێپەڕێنین. ئێستا ستافێکی یان تیمێکی جوانی مناڵ پارێزگا پێکاتون لە دەروون ناس و کۆمەڵناس و لایەنی هوەری لە نەخۆشخانەی هیوا لە نانەکەلی لە هەولێر و هەروە سەنتەریژین لە دوهۆک لەم سێ نەخۆشخانانە زۆر چالاکانە ئیش دەکەین زۆر هەوڵ دەدەین کە بتوانین لە خەمی مناڵەکاندا کەم بکەینەوە کە لە توانە و لە ئەوەی لە توانە و لە ئیشکردنی ئەو بوارەدا بێت کە مناڵ پارێز ڕێگای پێدراوە. دیارە مناڵ پارێز هەموو ئەم دەرفەتانی بۆ ڕەخساندوین کە بتوانین اینجا لەسەر و ئەوانەشدا کە هاوکاری دەرونی پشگیری مناڵەکان دەکەین پێمان خۆش بۆ هەمیشە لەگەڵ ئەو ستافە جوانەی هیوابین بۆی کە چۆن بتوانین هاوکاریان بکەین. بۆ نمونە هەوڵمانداوە نێرسەکانی ناو نەخۆشخانەی هیوامان ناردوتە دەرەوە بۆی کە لە توانای بودجەی ئێمەدا بۆ هاوکاری پزیشکە عزیزەکانمان کردووە کە لە کۆنفرانسە نێو دەوڵەتەکاندا بەشداریان کردووە. هەموو ئەوانە مناڵ پارێز بودجەیەکی ساڵانەی زۆر تەرخاندەکا بەڕاستی لەو پارانی لە پارەی کۆمەکە لە پارەی خودی خۆیەتی بۆی کەوا بتوانین چۆن خزمەت گوزاریەکانمان بەرفراوانتر بکەین چۆن بتوانین لە ئەم هەموو خەم و دایک و مناڵەکان کەم بکەینەوە. باشە باست لەو جۆرە هاوکاریانە کرد کە ئێوە پێشکەشی نەخۆشخانەی هیوای دەکەن لە ڕووی مادیەوە. دەمەوێت بزانم لە ئێستادا لە دۆخی مادی منداڵ پارێزی کوردستان چۆنە و بدەزانین لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە قەیرانێکی داراییدا تێپەڕین. ئەم قەیرانە دارایی چ کاریگەریەکی لەسەر منداڵ پارێز دروست کرد؟ دەست خۆش خاتونجان لەوانەیە ئەوە زیاتر ئیدارە بێت. ئێمە ئەمڕۆ حەزم لێ بوو پرسیارەکە ئەوە وایە کە ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوە شێرپەنجەی مناڵیە مناڵ پارێز لەکوێدایە دوای وەڵامی ئەو پرسیارە دەدەمەوەی کار نەبێتەوە. ئەنە ئەمڕۆ من ئەمڕۆ زیاتر دەمێ ئیشارە بەو ڕۆژە بکەم کە 15 لە هەموو ساڵێکدا وەکو کاگتۆریات ئاماژەی پێدا ئەمڕۆ نەگەل لە سلێمانی لەوانەیە لە زۆربەی وڵاتانی جیهان نەک لە زۆربەی ئەو وڵاتانەی کە دیارن یانی وەکو ئەمریکایە نازام لە ئەوروپایە ئەمانە بە هەمان ئەمەی ئێرە ئیتر ئەمڕۆ ئەم کەمپینە بەڕێوە چووە ئەم هۆشداریە دراوەتە لانی بەرپرسان کە مناڵ پێویستی بە هاوکارێکی جدیتر هەیە بە ئاوردانەوەیکی جدیتر هەیە. ئێمە وەکو مناڵ پارێزی کوردستان ئەندامێکین لە ڕێکخراوی بە ناوی ڕێکخراوی جیهانی شێرپەنجەی مناڵی کە 180 وڵات تێیدا بەشدارە ینی خۆشبەختانە ئێمە چەند بەشداری چەندین کۆنفرانسمان کردووە. ئێمە تا ئێستا زیاتر بۆ شارکردنەوەی کۆمەڵگا زیاتر لە 1 ملیۆن زیاتر برۆشور بڵاومان کردوێتەوە بۆی کە چۆن دەتوانێت تاگیان خێزان چۆن وشار بێ بەرامبەری شێرپەنجە. ئێمە پارەیەکی زۆر زەبەلاح سەرف دەکەین بەڕاستی بەڵام ئەو پارانە لەوانەیە کەمترین نەتیجەمان پێم بڵێ وەکو کە دکتۆر یاد ئاماژەی پێدا ئەگەر لە قۆناغێکی زۆر
کۆتاییدا مناڵەکە دێنە نەخۆشخانە ئیترم قۆناغانە مەترسیدارن پارێکی زۆری تێدەچێ و لەوانەیە تەندروستیشی بەرەوە باش نەچێتەوەوانە ویستم زیاتر بۆم ڕۆژە بێ خاتونجان پرسیارەکەی لەسەر پرسیارەکەی جەنابەت دیارە هەموو ڕێکخراوەیەک تر بە قۆناغێک لە قۆناغێکتان دێتەپەڕێ ئێمە ڕێکخراوەیەکین ئەتیمادی زۆرمان لەسەر ئەم سندوقە خێریانە هەیە بەڕاستی چونکە مناڵ پارێز هەر لە ڕووی تەندروستیەوە نە لە ڕووی پەروەردەیەوە و هەروەها لە ڕووی پاراستنی مناڵە ینی ئێمە پارەیەکی زۆر تەرخان دەکەین بۆ ئەوانە بەڵام بەڕاستی خۆشبەختانە لە ناو ئیداری مناڵ پارێز بۆ ناو نەخۆشخانی هیوە ئەمە بۆ مێژوو ئەمە هەموو داتەکانیشان لە بەردەستەکەت قەت دەستیان نەجێراوەتەوە و هەروەها لەگەڵ دکتۆریات ئێستا لە مناڵ پارێز و نەخۆشخانی هیوا و سنتەری ژیانەوە کە من دەوێ بەردەوام ناویان بێنێت چونکە ئێمە لێوە ئیش دەکەین هەر بەشێکین ئێمە وەکو لێوێژ دەرکار دەکەین و لێوێژ هەر هەماهنگین ئەم سێ شوێنە بەیەکەوە ئیش دەکەین مەبەستم سنتەری ژیانەوە بۆ چارەسەر بە شێرپەنجەیە بە تیشک ئیتر لە هەوڵی ئەوە داین ئیتر بۆ چەند مانگی داهاتوودا کۆنفرانسێکی لە ئاستی نەخۆ ناوخۆیی بێنەوە دەوڵەتی بێ کۆنفرانسێ بکەین بۆی کاوە چۆن بتوانین ئێمە ئەو ڕێژانی کە دکتۆریات ئەماژەی پێدا بەلانی کەمەوە کەمی کەینەوە و چونکە ئێستا هەتاوەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی لەسەر خەتە بۆ ئەو وڵاتانی کە کەم دەرامەتن کە ئێمەش دەگرێتەوە لە بوارەدا چۆن بتوانین لە تا ساڵی 2030 کە بەرنامەیان هەیە ڕێژەی توشبوون کەم بکرێتەوە هەروە ڕێژێت چاکبوون بۆ ئاستێکی لە 16 بەرز بکرێتەوە ئەوش بەڕاستی هەواڵێکی زۆر خۆش دەکەمەوە مناڵ پارێز دەمانوێت بۆ چەند ساڵی ئایندەیشی لەسەر بکەین. باشە کاکمەتی دەگەڕێمەوە لات سەبارەت بەوەی کە چۆن بتوانرێم هۆشیاریە لە نێو هەم منداڵان بەو شێوازی کە ئەوان بتوانن قبولی بکەن چ بۆ تەمەنەکەیان چ بۆ دەرونیان بتوان ئێوە هۆشیاریان پێ بدەن هەم هۆشیارێکیش بۆ دایکان و باوکان دواتر دەگەڕێمەوە لات دکتۆر یاد دەمەوێت بە دیاریکراوی بزانم زیاتر جۆرەکانی نەخۆشی شێرپەنجە لە منداڵانە کام جۆرێتی زۆر بڵاو منداڵ تووشێ بێ. بێگومان جۆرەکانی شێرپەنجە زۆرن بەڵام لە مناڵان ئەتوانی بڵین وەکو نەخۆشخانە هیوایە خودەوەی کە توانم بڵێم وەکو ستانداردی ژوایە باوترین جۆری لیوکیمیایە لیوکیمیا توانم بڵێم توانین بڵین شێرپەنجەی خوێن لەگەڵ لیمفەگرێکان و زائیدەن جۆری دووەم جۆری شێرپەنجەی مۆخ یاخود توانم بڵێم نەک مۆخ بڵین سیستەمی دەمارەکان و زائیدەن لەگەڵ مێشک و دەماروای پێدەوترێت بە کوردی با بڵین CNS ئەوە باوترین جۆرەکانە بێگومانتر جۆرەکانی تریش وەکو هەموو حاڵەتەکانی تر شێرپەنجە بوونیە بەڵام ئەو دوو جۆرە وەکو یەکەم و دووەم بووە هەمووکۆی کە لە جیهان باز دەکرێت هەمووکۆش ئەو ڕیسێرچانە یاخود ئەو بەحوساتانەی لە نەخۆشخانی هیوا کراوە لەلایەن پزیشکە بەڕێزەکانەوە بەو شێوازە. باشە دکتۆر لەوانەیە دۆخی منداڵان جیاواز بێت لە کەسێکی ئەدڵت و کەسێک کە خۆی گەورە بێ هەست بە نەخۆشیەکەی بکە خەمی خۆی بکە بخوات و نەترسێ منداڵان چۆن هەستیان پێ دەکرێت کە نەخۆشیێکی لەم جۆرەیان هەیە و بەهۆی سەرقاڵی ئێستا دایک و باوکەوە ڕەنگە زۆرتریان نەپەرشێتە جۆرێک لە جۆرەکانی ماندووبوونی منداڵان چۆن دایکان و باوکان هەست بە نیشانێکی دیاریکراوی شێرپەنجە بکەن. بەڵێ بێگومان ئێمە بۆ هەموو ساتێک و هەموو کاتێک و لە هەموو مەراسیمێکە زۆر جار تەکید لەسەر هۆشیاری تەندروستیەکەینەوە ڕاستە هۆشیاری تەندروستی شتێکی بەرجەستە نییە توان بڵێم شتێکی معنەویە زۆر جار بەداخەوە لە وڵاتی ئێمەیە گرنگی پێنادرێ کە ڕەنگە لە ڕووی تێچووی مادیشۆ بای ئەوە نەبێتەوە کە بۆ نەخۆشێکی دەرەجە 4 لە ماوەی ساڵێکا سەرفیەکەی بەڵام مهمەوە ئێمە بزانین پێگەی هۆشیاری تەندروستی بۆ گرنگە بە تایبەتی لە مناڵە ئێمە هەموو جارێ ئەڵین دایکان و باوکان لەبەرەوەی بێگومان مناڵێکی خواردتەمەنی 1 ساڵ منەوە بچووکترین باسەکەم بێگومان لە ساڵەکانی کە شەرتوانەی دەربڕینیە ئێمە مناڵمان هەیە دەمانگە یەت توشبووی شێرپەنجەیە کە بە دڵنیای ئەو قەت ناتوانێت ئەو پەیامە بعد بڵێ من ئەو ناڕەحەتیە خود ئەو بێتاقەتیم هەیە بۆیە دەبێت دایکان و باوکان زۆر چاوکراوە بن و دەبێت دایکان و باوکان زۆر گرنگی بن بەوەی کە دڵنیا بن ڕاکردن لە واقعی ئەوەی تۆ مناڵەکە توشبوو بە شێرپەنجە تەنها زەرەر بە مناڵەکەت دەگەێنێ چونکە من پێت دەڵێم نەخۆشی هەیە لە قۆناغە سەرەتایەکانە بێ ڕەنگە تەنها ئەنجامدانی پشکنینی یاخود جۆرێک لە نەشتەرگەری سادی بێت و دوایە تەنها چاودێری یاخود بە دوواداچوونی بێت بەڵام هەمان نەخۆشی ئەگەر 6 مانگ دوا بکەوێت بێتە لای ئێمە ڕەنگە شتێک بە دایک و باوکەکە بڵین یان شێوازێک قسەکردن بە هیچ بوونی هیوایە یان ئەمەلێک نەبێ بۆ دایک و باوکەکە و بەداخەوە ینی ڕاستە سەرقاڵی ژیان لە هەموو دنیا زیای کردووە
ڕەنگە لای خۆشمان بە شێوازێک لە شێوازەکان زۆر خێراتر بوو بێت بەڵام ممانە ئەوە ناگەێنە دایکان و باوکان گرنگی بە تەندروستی مناڵەکانیان نێن چکە بەڕاستی زۆرینەی نیشانەکانی شێرپەنجە لە مناڵدا نیشانی تایبەت نییە یعنی ئەوە نیە بڵێم من ئەگەر مناڵێک تای هەبوو شێرپەنجەیەتی بەڵام لە هەمان کاتدا ناشتوانم بڵێم ئەگەر مناڵێک تایەکی فترەیەک درێژخانی هەبوو ئەمە شێرپەنجە نییە واتە دەبێت دایکان و باوکان لە هەر نیشانێک کە لە مناڵەکانیانە هەیە بێگومان بە دووادا چونکەن و بەرچاوڕوونیشیانە بێ نەخۆش لە سەرەتای بوونی نیشانەکان نایەتە نەخۆشخانێکیوە ڕاستە لای هەمومان ئەوە واقعێکی تاڵە کە زۆر جار باسی نەخۆشخانی هیوا دەکرێت خەڵک حەزەری لێ دەکات بەڵام بەنسبەت منەوە دڵنیان بەنسبەت کە ئاگمەهدیەوە کە دەمێکە لەو نەخۆشخانەی لای ئێمە وانە بە پێچەوانەوە شوێنەکە هیوایەکە بۆ چەندەها کەس کە لە سەرتاوەی زانیوەی ترژیان کۆتایی هاتووە بەڵام بەرچاوڕوونی هەبێت سەرەتای بوونی نیشانەکان تۆ پێویست ناکە بیتە نەخۆشخانیوە دەچیتە لای پزیشکێکی پسپۆڕی مناڵان و من دایم وتومە بابەتی هۆشیاری تەندروستی و کارکردن لەسەر دەستنیشانی پێشوەختە تەنها ئیشی باڵێم دایک و باوک نییە ئیشی پزیشکە پسپۆرە بە ڕێزەکانیشە کە پسپۆری شێرپەنجەنێن و پسپۆری مناڵان یاخۆ پسپۆری گەورە ساڵانن بۆ حاڵەتەکانی تریش چکە دەبێ ئەوانیش هەمیشە ئەگەری شێرپەنجە ئەگەرێک بێ ئەگەر کۆتا ئەگەریش بێ تۆ هەد بێ بۆی ئەگەر لە سەد نەخۆشی یەک نەخۆش تەشخیصکەی لە قۆناغە سەرەتایەکان تەسەورەکەم شتێکی گەورەت بەڵێ دیارێکە باز لە هۆشیاریەکەکەین شتێکی وەکو تۆڕبندێک وایە لە نێوان هەم کۆمەڵگا هەم خێزان هەم نەخۆشخانەکان و کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی گشتی تەنانەت لە قوتابخانە و مامۆستایان چۆن هاوکاری منداڵێکی لەم جۆراکەن کە دواتر دەچێتەوە نەو قوتابخانە و چۆن هاوکاری بکەن لە ڕۆی دەرونیەوە دکتۆر کە ئێمە ئەڵین منداڵان لە چتە دیارە لە قۆناغەکانی سەرەتاوە دەگرێتەوە بەڵام لە چ تەمەنێکەوە ئیتر ئاراستەی بەشی منداڵان ناکرێن تەمەنەکەیان بە دیاریکراوی چەندێکە عادەتەن کە دەوترێت لە 18 ساڵیەوە بە کەسانی گەورەدا دەنرێن ئەمە بۆ نەخۆشەکانی منداڵانی شەماشتە بەڵێ ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا لە خوار 18 ساڵەوە لە بەشی مناڵان داخلی دەکەین بەڵێ دکتۆر دەگەڕێمە وڵات کاک مەهدی سەبارەت بۆی ئێوە چۆن هاوکاری ئەو منداڵانە دەکەن کە جۆرێک لە جۆرەکان تووشی ئەم نەخۆشیە دەبن چۆن هاوکاریان دەکەن دەزانین کە منداڵانن ڕەنگە گوێبیستی جۆرێک لە نەخۆشیەکە بوو بن یاخۆت بیستی بێتیان لە کەسانی دیکەوە یان بینی بێتیان کەسانێک یاخۆ لە خۆیان گەورەتر بە شێوەیەکی بۆ ماوەیی ئەم نەخۆشییان بینی بێت و جۆرێک لە جۆرەکان تووشی ترسێک بن تەجروبەیان کەم بێت لە ژیاندا لە نەخۆشیەکاندا چۆن هاوکاریان دەکرێت لە منداڵ پارێزا چۆن دەتوانرێت لە ڕێگەی پسپۆری دەرونی و کۆمەڵایەتیەوە ئەم منداڵانە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵدا بکرێت و ئاشنا بکرێن بە قۆناغەکانی چارەسەر وەرگرتن و نەخۆشیەکەش تەنانەت دەستخۆش دیارە ئەم دەرخستە زانستانی کە لە ئێستادا هەیە و بەردەوام تەجیدی لەسەر دەکرێتەوە ئەوەیە کە چارەسەری دەرونی لە پاڵ چارەسەری پزیشکیدا چارەسەری دەرونیش بە هەمان شێوە ئەگەر قۆناغێکی دەتوانین بڵێن ڕێژەیەکی ئەم ڕێژە بۆ 140 بۆ 150 بۆ پێوەرەی کە ناو نەخۆشەکە ناو نەخۆشەکەدا بە ئەو باگراوندیان ئەم توانە معریفەیە کە لە پشتی خێزانەوەکەوەیە بەڕاستی ئەمانە هەمووی ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە ئێمە دکتۆریات باسی کرد کە خەڵکێک تا ئێستا ناوێت بۆ نەخۆشخانەی هیوە ئێمە خاڵی سەرەکیمانە کە بەردام لە وشیاری ئەم ڕۆژورانەی کە بڵاوی دەکەینەوە کە بە زووترین کات سەردانی نەخۆشخانەی هیوا بکەن نەخۆشخانەی هیوا بەڕاستی هیوایەکە بەڵام ترسی دایک و باوکان و ترسی خەڵکێکی کە ئەمە من پێم وایە ئیشی ڕاگەاندنە کە زیاتر ئیش لەسەرەوە بکەین کە خەڵک تەوعیە بێ بەرامبەری ئەوە هیچ کاتێک ترسی نەبێ بۆ نەخۆشخانەی هیوا ئەگەر بۆ لەوانەیە پشکنینێکی ئاسایش بێ دەتوانێت بۆ نەخۆشخانەی هیوا چونکە بەڕاستی ئەو ئامێرە و ئەو شتانەی کە ناو ئامێرانی ناو هیوا هەن لەوانەیە لە ئاستینە و دەوڵەتیدا هیچ کەمتر نەبێ ئەوەی کە لە هەر شوێنێکی دنیادا هەیە ئەگەر بگەینە سەر ئەوەی کە ئێمە دەزانین ینی ئەم دایک و باوچیە کاتێکە مناڵەکە دەڵن توش بۆ شێرپەنجە ینی هیچ کاتێک قوبوڵی نییە ینی ئەمە بۆ خۆی لە خۆیدا ینی یەکێکە لە ئەم شتە قورسانی کە ناوترێت ینی ئەمە بیکەین ینی باوکە قوبوڵی نییە بە چەند قۆناغێکدا دەپەڕێت ئێستا پزیشکە عزیزانە کە دەڵێن بێکەوە کار دەکەین ئەو پزیشکانە بۆ ئەوانی زۆر قورسە چونکە لەوانی هەندێک جا کاردانەوەی خراپی لێ بکەوێتەوە
لەبەرەوە و هەماهەنگی هەیە کە پێی دەڵێن کاتێککە دەزیشان دەکرێت کە لە 100 تووشی شێرپەنجە بووە ئێمە ئیتر ئەو کاتە بەرنامە سازێکی بۆ دەکرێت ئەو چۆن بتوانین ئەم دایک و باوکە بێنینە سەرەوە کە قەنەعات بۆ کە مناڵەکەی شێرپەنجەیەتی چۆن مامەڵەیەکی دروستی لەگەڵ بکە و هەروەها ئەو تیمەی کە لەوێن بە خۆبەخشە ئازیزەکانیشەوە بیرمان نەچێ ئێمە خۆبەخشێکی زۆر جوان ڕۆحسپی لە ناو نەخۆشخانە هیوا ئیش دەکەن ئەوانیش ڕۆڵێکیە کاریگەریان هەیە چونکە دایک و باوکێک کاتێک کە دەبینێت کەسێکی جوان ڕۆحسپیکە بە هیچ بەرامبەرێک دی ئەم هەموو هاوکاری دەکا لای ئەو بە گەورەی دەنوێنێتوانە خۆشحاڵ دەبێ بەوە جا ئەمێ ئەم قۆناغانەیە کە ئێمە لە ڕووی دەرونیەوە ئیشی لەسەر دەکرێت بۆی کە دایک و باوکەکە بگەنە ئەم قەنەعەتی ئێمە دەبێ قوڵمان بێ کە مناڵەکە تووشی شێرپەنجە بۆ چاکیش دەبێتەوە بەڵام چۆنی بەڵێ باست لە ڕۆڵی دایکان و باوکان کرد منداڵەکان خۆیان چۆن دەتوانن مامڵە لەگەڵ نەخۆشیەکەی بکەن ئاسی لە ڕووی دەرونیەوە چۆن دەتوانن ئێوە تیان بگەین کە نەخۆشیێکی خۆیان ئیسیعابیان بۆکەی نەخۆشیەکە چۆنە بێگومان ئەوان ناڵم کە تێدەگەن کە نەخۆشی چی ئەوانن کە تەمەنیان تۆزێک لە 12 ساڵ و سەروتر دەتوانن بزانن شێرپەنجە چییە. بەڵێ دیارە ئەم کە دکتۆریات ئاماژەی پێدا بەداخەوە لە دەمانجیەوە لەم تەمەنانەوە هەتاوەکو تەمەنەکانی دواتر کە دێ بۆ لای ئێمە لەوانەیە بۆ مناڵێک لە سەرەتاوە ئاسانتر بێ ئەوە نییە کە دەبێت ئەو کە چونکە کە باسی شێرپەنجە دەکەین کە باسی تێچووی دەکەین هەموو ئەوانە تر بەڕاستی ئەوە نیە ماوێک دەمێنێتەوە ینی لەوانەیە بە چەند ساڵێک بخانێت تاوەکو چاک دەبێتەوە ئەو توێچۆش زۆر زۆرە و ئەو مناڵەش بێزار دەبێت ینی بۆی کە بێزار نەبێت لە چارەسەر ئەم دانیشتن و جلساتی دەرونی هەیە کە لەگەڵی باز دەکرێت هەموو وردە ینی بەڕاستی قۆناغەکان ئاسان نییە لەوانەیە قۆناغەکان بە چەندین بەرنامەی بوێت و بەڵام هەر ئەوەیە کە ئێمە تیمێکمان هەیە ئەو مناڵە ڕادێنن بۆی کە سەردانی نەخۆشخانەی هیوا بکە دواتر هەموو ئەم یاریانێ ئەم حەزانی خۆی ئەم خۆزگانی خۆی لە نەخۆشخانی هیوای بۆی ئامادە دەکرێت خەڵکێکی خەرخوازێمە وەکو مناڵ پارێز نەخۆشخانی هیوا خۆیان ینی دکتۆرەکان جاروبار ینی هەموو ئەو کارمەندانی ئێوەیە کە بیانێوێ شتێ بکەن خێر دەکەن دەچن دیاری بۆ مناڵەکان دێنن ئەمەش دەبێتە هەندانێک بۆ مناڵەکان کە بەردەوام بێ لە چارەسەر ینی پابندی ئەم کاتەکانی چارەسەر بێت چونکە من پێم وایە لە ڕووی پزیشکەوە دکتۆریا دەتوانێت قسە لەگەڵ بکە نەهاتنی بۆ جلسەیەکی چارەسەر زەرێکی زۆری لێ دەداتەوە ئەمانە هەمووی لەناو ئەم کارە کۆمەڵایەتی و دەرونیانە دەکرێت کە ئێمە پێشکەشی دەکەین بە هاوکاری پزیشکە عزیزەکان و پەرستارەکان کە هەمانگێکی زۆر جوانمان بێکەوە لە ئەگەری نەهاتنی مناڵێکدا بە خێرایی ئەم مناڵە ئێمە زوو بە پیلەوە دەچین دەهێنینەوە هەموو ئەم زمینە سازیانی بۆ دەکەین کەەوە پابند بێت و ژینگەیەکیشمان بۆ ئامادەکردن لەوانەیە زۆر جار لای ئێمە زۆر خۆشحاڵ بن هێندێکیان ئەگە چارەسەریشان نەبێ هەرەوا سەردانی ئەو تیمە دەکەن کە لێوە کار دەکەن. باست لە ڕاگەیانەکان کرد ئەم پرسیارە داڕاستە دەکەم و دواتر دەگەڕێمەوە لای دکتۆریات ڕۆڵی ڕاگەیانەکان تایستە چۆن بۆ بێکمان دەزانین لە کۆمەڵێک بابەت کە وابستی کۆمەڵگەیە هەم ڕاگەیانەکان هەم تەندروستی هەم لایەنە پەیوەندیدارەکانی دیکە پێویستە هەماهەنگیەک هەبێ لە نێوانیاندا ئێوە تا ئێستا تێبینیتان چییە لەسەر کۆی میکانیزمی کارکردنی ڕاگەیانەکان لەسەر پرسی هۆشیاری شێرپەنجە لە منداڵاندا بەپێی پێویستوانیوانە کاری لەسەر بکەن باسی تەواوی ڕاگەیانەکانەکەم زۆر بە دڵنیاییەوەە زۆر بە دڵنیاییەوە مەسەرم بۆ نمونە ئێمە چەند دکتۆرێکە شاهدی ئەوەن کە بێکەوە دانیشتین لە چیلی کە وڵاتێکی کەم درامەتە ڕێژەی چاکبوونەوەی لە 154 یعنی بەوە نییە ئەمەکە ینی هیچی نییە ینی دەبێت دنیا هاوکاری بکە بۆی کە نەخۆشیێکی مناڵێکی شێرپەنجە چارەسەر بکە بەڵام لەبەرەوەی لە ڕووی ڕاگەیاندنەوە ئەوەندە ئیش لەسەر هۆشیاری کۆمەلگا دەکەن ئەوەندە ئیش دەکەن بەوەی کەنیانە تەنانەت ڕۆژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مناڵی یان ڕۆژی مانجی هوشارکردنەوەی شێرپەنجەی مناڵی هەموو کاتەکان ڕاگەیاندن لەسەر ئەم جۆرانە ئیش دەکات بە شێوەیەک لە شێوازانەی کە پێویست دەکات یعنی ئێمە تەنانەت لە بۆنەکاندا نەبێ ئاگامان لە نەخۆشخانەی هیوانیت چی دەگوزەرە بەڕاستی ئاگامان لە ڕێکخراوەکانیە چۆن هاوکاری ئەم شوێنانە دەکەن ئەمانەوەی ئەرچی ڕاگەیاندنە ینی بمانەوە نەمانەوێ ئیتر ئەو ئاوێنەیە کە یان ئەم منبعەیە ئەم سەرچاوەیە کە دەکرێت زانیاریەکانی تێدا بڵاو بکرێتەوە ینی بۆ نمونە بەدەیان دکتۆری شارەزا هەیە پسپۆرمان هەیە ئەمانە لە کاتە جیاوازەکاندا ینی بۆ کۆمەلگا بدوێن بۆ تاک بدوێن بۆی کە ئەوان بتوانن خەڵک ئەمە شەرم نەکات لە نەخۆشخانەی هیوا ترسی نەبێت لە نەخۆشخانەی ئەم ترسە بڕەوێنینەوە بەڕاستی ئەمە ینی هەموو ئەو پزیشکانە ئازیزانی کە لەو بوارەدا لە هەرێمی کوردستاندا کار دەکەن ئەوە نیە من دڵنیام لەوەی هەمووی ئامادەیی تێدایە بۆ چەندین سەعات بە هیچ بەرامبەرێک بێ بەدەیان
کاری هۆشیاری بکە ئەم نیشتانە نەباسکە کە بۆ مناڵان زۆر گرنگن کە کۆمەلگا بەڵام ئێمە لە ساڵێکدا بەڕاستی دووجار مناڵەمان لەبیر بێ ئەم دووجارە ناگاتە شوێنی خۆی لەبەرەوە دەبێشی زیاتر و جدیتری لەسەرکەوت. بەڵێ کاکمادی دەگەڕم وڵات کاک دکتۆر یات سەبارەت بۆی دیارە بابەتەکە بۆ حکمەوەی وابەستن هەم نەخۆشخانەی هیوا و هەم منداڵ پارێز بۆی پێم باش بوو کە پرسیارەکانم تایبەت بە منداڵ پارێز کەسێک بێت وەڵامی بداتەوە بۆی تێکەڵ نەبێت و جەنابیشە بە دەرلەوە لە ڕووی تەندروستیەکەوە سەبارەت بۆی باوکی ئەو منداڵێکی کە لە دەستپێک مەقابلەم کرد و باسی لێەوە کرد کە منداڵەکەی پێشتر لە دەرەوە چارەسەری وەرگرتووە زۆر جارم حاڵەتا بینین دکتۆر بەڵام دوجار دوای پەشیمان دەبنەوە دەڵێن ئەم چارەسەریانە لە نەخۆشخانەی هیواش دەکرا بۆچی زۆر جار هاوڵاتیانی هەرێمی کوردستان مەصرفێکی زۆرەکەن نەخۆشەکانیان بنە دەرەوە لە کاتێکا کە نەخۆشخانەی هیوا چارەسەریەکان دەکات هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە بەنسبەت ئەوەی کە نەخۆش ئەڕاتە دەرەوانێ لە هەرێمی کوردستان من بە تەحەداوە پێتەڵێم ئەوەی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە نەخۆشخانەی هیوا دەکرێت لە وڵاتانی دراوسێش بۆ دانیشتوانی خۆیان جێبەجێ ناکەن ئێمە چەندین هاوڵاتیمان هەبووە لە نەخۆشخانەی هیوا لە ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوای کوردستانەوە هاتوونەتە لای ئێمە و ئێستاش ڕۆژانە چەندین نەخۆشی تریەت کە لە شوێنەکانی خۆیان ئەو جۆرە چارەسەرانەی ئێمە بێبەرامبەر دابینیەکەین ئەوان دابینی ناکەن من ئەم قسەم پێتەڵم لە وڵاتی ئەوروپیش کوردی خۆمان هەبووە گەڕاوەتەوانێ لەوێ ئەو جۆرە چارەسەرە بەبێ بەرامبەر پێیان نایەوە کە هەڵگری جنسیەش بووە بێگومان هەندێک جۆری نەشتەرگەری هەیە بە تایبەتی ئەمانە نەشتەرگەری زۆر وردن و زۆر پێشکەوتون بۆ ئەوانە هندێک جار پێویستمان بەوەیە کە نەخۆش بنێرینە دەرێ بەڵام بێگومان هەمیشە توانیومانە ئەتوانم بڵێم بە ڕێژەی لە 90 بۆ 95 ئێمە ئەو تێچوانە لەسەر سنووقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە تەرخان بکەین و هەتا ئەم ساتەش من پێ دەڵێم چەندین جۆری نەشتەریگەری لە ناو لە دەروی وڵات ئێمە لەسەر سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە جێبەجێ دەکەین و بێ بەرامبەر نێراونەتە دەرەوانێ بەڵام بێگومان هەندێک حاڵەتەیە بە بێپرسی ئێمە بە پێ راپۆرتی ئێمە ئەڕۆنە دەروی وڵات و زۆری نەشیان دوایی کە هاتوونەتەوە بێگومان پەشیمان بوون ئەگەر چارەسارەکەیان لەوەی ئێمە کەمترنەوە بێ قەت لەوەی ئێمە زیاتریان پێنەوتراوە بۆ ئێمە دایمە ئامۆژگاریمان کردو هەتا پزیشکی پسپۆری خۆت لە نەخۆشخانەی هیوا یاخو لە هەر سەنتەرێکی تر لە سەنتەرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان بەڕسمی پێت نەڵێ کە تۆ پێویستە بەم نەشتەرگەریە لە دەرەوە بێگومان تووشی سەرگەردانی دەبن و چەندین حاڵت لە مناڵ و لە گەورە هەبووە کە تەنها بۆتە هۆی ئەوەی کە نەخۆشەکەی زیابکە لەبەرەوەی هاتووە و ڕۆشت و زمانی خۆی نەبوو و لێک تێنەگەیشتن هەبووە وای کردووە کە فترەیەکی زۆر لە چارە سەردا ببڕێ و لە دوایە داخۆ بە خراپی گەڕاوەوە ناو نەخۆشخانەی هیوا ئەو بێگومان جۆرەکانی نەشتەرگەری بە تایبەتی لە مناڵانە وردن و بە تایبەتتر لە بەشی مێشک و دەمارەکانە یاخود هەندێک جۆری تر ئەمانە ڕەنگە هەندێک جار پێویستیان بە ئامێری زۆر پێشکەوتووە بەڵام وەکو بەشی ئەوەی کە ئێمە خزمەتگوزاری شێرپەنجە بکەین تا ئێستا پێویست نەبووە هیچ نەخۆشێک بنێرینە دەرێ بۆی جۆرێک لە چارەسەرەکان وەرگێک کە نەبێ لێرە و بێگومان هەندێک چارەسەری زۆر دەگمەن هەیە لە جیهاندا توانم بڵێم جۆرە چارەسەر هەبووە لە هەموو عراق و چواردەوری شابوونی نەبوو ئێمە لەسەر سنووق بۆ نەخۆشێک بە بڕی زیاد لە 250 بۆ 300 میلیۆن دینار دابینمان کردووە بەڵام شتێکەیە ئەو قەیرانە داراییە ئەو دۆخە ئابوووریە کە هەموو شتەکان پەیوەستن بەیەکەوە بێگومان کاریگەری دەبێت لەسەر ئاستی خزمەتگوزاری بەڵام هێشتا ئێمە لە ئاستێکی باشداین و ئەتوانین بە ڕێژەی زیاد لە 185 جۆرەکانی چارەسەر دابین بکەین و زۆر جار هەندێک جۆری چارەسەرەیە پەیوەندی بە نەبوونی بودجێ یاخود پارەوە نەبوو کە نەمانتوانیەوە دابینیکەین پەیوەندی بەوە بۆ کە هەندێک ڕێنمایی هەندێک قانون لە حکوومەتی عێراقی لە پەرلەمانی عێراق لە یاسای نێودەوڵەتی یاخود هەندێک جۆری شەریکە ئامادە نەبوو بێ لێرە ئیستیسمارکە یاخود وەکالەتی هەبێ کە ئەمە ژوەتەوەی کە ئێمە هەندێک جۆری چارەسەرمان لێ ببڕێ یاخود تووشی کەمی بووین. بەڵێ دکتۆر دەزانین کە نەخۆشخانەی هیوایەکی کردو نەخۆشخانیانەی کە بە بەردەوام باسیلەوە دەکرێت هەوڵەکانی پێشکەوتنی و ئامێرانی کە تێدایە تەنان ساڵی پار لەسەر ئاسیا و عێراقێکێک بوو لە نەخۆشخانە سەرکەوتوەکانی بواری شێرپەنجە دەزانین کە کۆمەڵە کەسانێکی زۆر باش نوخبا کە پێیان بوترێت کەسانی دیار ئەوانیشی کە لە ڕووی مادیەوە دەسەڵاتیانی لە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەردەگرن دەمەوێت بزانم بە دیاریکراوی نەخۆشخانەی هیوا چەند تەختی هەیە ڕۆژانە دەتوانێت بەگشتی چەند نەخۆشوەر بگرێ و بۆ بەشی منداڵانی چەند نەخۆشوەرەگرێ بە دیاریکراوی ئێمە بە نزیکەیە توان بڵێم 150 تەختمان هەیە و ڕۆژانە ئێمە 500 بۆ 600 کەس سەردان کەری نەخۆشخانەی هیوامان هەیە کە ئەمانە
چارەسەر وەردەگرن پشکنین ئەنجام دەدەن لەلایەن پزیشکۆ دەبینرێن هەموو جۆرەکانی تێدایە و بەشی مناڵان ئێمە هەموو بەشێک لە نەخۆشخانەی هیوا بەشێکی پێوتری ئاوتپیشن بۆ ئەو حاڵەتانن کە چارەسەری کیمیایی ڕۆژانەیان هەیە و زایدەن پزیشکەکە دەیانبینێ و بەشێکی تریشمانێ پێوتری ئینپیشن نێواتە ئەو نەخۆشانی دەمێن نەوانێ ئەتوانم بڵێم بە هەردوو لا ڕەنگە بتوانین 30 بۆ 40 نەخۆش وەربگرین و بەشێکی شمانێ پێوترێ بەشی عەزل ئەمە زۆر جار بۆ هەندێک لە حاڵەتە هەرە وردەکانە کە تووشی دابەزینی مەناعە دەبن یاخود لە سەرەتای وەرگرتنی چارەسەرەکەدان پێویستیان بەو بەشەیە ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە کە نەخۆشخانەی هیوا بەرامبەر بەو ژمارەیە زۆر بچووکە من ئەتوانم بڵێم یەک بەدەیە بەڵام هێشتا توانیومانە نێڵین ستاندارد و لە ڕووی زانستی و ئاستمان دابەزێت و پلانی شەیە لە داهاتوودا پرۆژەی نەخۆشخانەی هیوا بچێتە بواری جێبەجێکردنەوە و هەنگاوی زۆر باشی بڕیوە کە هیوادارم هەموو لایانی پەیوەندیدار لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەڕست جێگری سەرۆکی حکوومەت کە وعدیشی یاخۆی لە ناو نەخۆشخانەی هیوا لە ساڵی ڕابردوو پاڵپشتی ئەو پرۆژەیە بێت کە بەوە دەتوانین ئیتر شتێک نەمێنێ بە ناوی ئەوەی نەخۆشێکی شێرپەنجە ئێمە نەتوانین بۆی جێبەجێ بکەین و دوایین پرۆژەش کە پێم خۆشە ئاماژەی پێبم نەخۆشخانەی جەمالی حاجی عەلیە کە هەر سەر بە نەخۆشخانەی هیوایە کە ئەویش لەلایەن خێرخواز جەمالی حاجی عەلیەوە جێبەجێکراوە بە هەمانگی لەگەڵ سنووقی کۆمەکدا ئەوەش دەتوانێت بەردێکی تر بخاتە سەر ئەو پرۆسی کە هەیە بۆ خزمەتی توشبوانی شێرپەنجە ئەوەیە کە ئێمە لەمە دووە نەشتەرگەری توشبوانی شێرپەنجەش بەبێ بەرامبەر ئەنجام بدەین چونکە تاکەشتە کە ماوە تا ئێستا نەخۆش هەندێک جار لە دەرەوە خۆیان ئەنجامی دەدەن ئەیگینا ئەویش لە سنووق بۆی سەرف دەکرێت ئەوەش بخینە ئەو بینای ئەو کاتە نەخۆشەکە توانم بڵێم لە ئەلفەوە تایە ئێمە خزمەتی دەکەین بێگومان کە هەموو جار ئێماڵین شێرپەنجە لە سلێمانی بەس هیوامان بیرە بیرمان نەچێ هیوا خۆی بەتەنیا ناتوانێت ئەوە بکات ئێمە سنتەری چاندی مۆخی ئێسکمانەیە تاقیگەی نەسیجیمانەیە لە نەخۆشخانەی شۆڕش سنتەری ژیانەوەمان هەیە و سنتەری سالاسی ماشمانەیە ئێمە هەمومان بەیەکەوە توانیمانە پرۆژەیەک خزمەت گوزاریەک ئەنجام بدەین کە جێی شانازیە نەک بۆ کوردستان نەک بۆ سلێمانی بگرە بۆ هەموو ناوچەکە بەڕاستی باشە دکتۆر لە قسەکانی پێشترە باسی لەوە کرد کە قەیرانی دارایی کەمپازۆرێک کاریگەری لەسەر نەخۆشخانەی هیواشە بوو لێستا دۆخی نەخۆشخانەی هیواچ لە ڕۆی ئامێر و پێداویستی و ئەو پێداویستانی کە بۆ نەخۆش بەکارهێنرێت چۆنە خۆی لە ئێستادا بەسرە هاتووە لە ئێستادا ئەتوانم بڵێم لە ئاستێکی باشداین بەڵام ئەو دۆخی کە ئێستا بوونی هەیە و هەموو لایەک ئاگادارن لەسەر دۆخی دەرمان بە تایبەتی بۆ هەموو نەخۆشخانەکانی تر و بوونی یاخود نەبوونی پارە کە سەرف کرێت بۆ کۆمپانیەکان بێگومان ئەگەرم دۆخە بەردەوام بێت نەخۆشخانەی هیواش ناتوانێت دەربازی بێلێ و بیریشمان نەچێ نەخۆشێکی نەخۆشخانەی هیوا بەدیلی نییە کە نەخۆشخانەی هیوات زەعیف بوو لاواز بوو نەخۆشەکە ناتوانێت ڕووبکاتەی شوێنی کە ڕاستە هەموو جۆرەکانی تری نەخۆشیش هەمووی مافی خۆیەتی بۆیان دابین کرا بەڵام ڕەنگە بەدیلی هەبێ یاخود ڕەنگە یەک جار پێویستی بەو چارەسەر بێ بەڵام توژوویەکی لای من ڕەنگە هەتاماوە دەبێت بەردەوام بێت لە چارەسەر یاخود هەتاماوە دەبێت بەردەوام بێت لەسەر بەدواداچوون من ئومێدەوارم ئەو دۆخە چارەسەر بکرێ و لایانی پەیوەندیداریش بە سوپاسەوە بەڕاستی لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێجێگری سەرۆکی حکوومەت لەسەر خەت بووە و بەڵێنی ئەوەی داوە کە ئەو گرفتە نێڵین بگاتە ئەوەی هیچ کەسێک زەرمەند بێت بە تایبەتی توشبوانی شێرپەنجە و ئێمە بیرمان نەچێ نەخۆشخانەی هیوا گرفتی بینا هەبوو بێگومان گرفتی خۆبەخشیشە بوو ئەگەر بیرتان بێت لە ساڵانی ڕابردوو ولایەزال هیچ دامەزراندنێکی نوێ نەبووە بۆ نەخۆشخانەی هیوا بەڵام بە سوپاس و ئەم ساڵیش مەکتەبی دارایی یەکێتی بڕیاریدا ئەو پاڵپشتێ دارایی بۆ ئەو 6 خۆبەخشە هەیە بەردەوام بێ و بەڵێنی ئەوەریشیان داوەکە ژمارەکەیان زیادکەین بۆ چەند ژمارەیەکی تر کە زیادکەین بۆی بتوانین ئاستی خزمەت گوزاری نەخۆشخانەی هیوا بە هیچ شێوازێک نەگەڕێتەوە دووە چکە تازە هیوا سمبولێکە بۆ هەموو توشبوانی شێرپەنجە و دەبێت بە هەمومان پاڵپشتی بکەین و ڕاشکاوبین لەسەر دیارە من زۆرم پێخۆش بوو کە باست لەو خاڵی کۆتایی کرد سەبارەت بەوەی کە هیوا بۆتە سمبولێک هیوایەک بۆ خەڵکی سلێمانی نابەتەنیا دەتوانین بڵێن هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەی خوار و باشووری عراقیش ئەمەیەکێک بوو لە پرسیارەکانم کە زۆر جار دەنگۆیەک بڵاو بێتەوە لە ناو خەڵکە کە ڕەنگە نەخۆشخانەی هیوای تر کارەکانی بەردەوام نەبێت جۆرێک لە جۆرەکان خەڵک بێ ئومێدە بوو لەم بابەتە دواوتی تۆ لەسەرم بابەتە دواوتەی من بەڵێنەیەم تا من لەوێ بم
زۆر باڕژاشکاوی ئەو واقعی کە هەیە لە هیوا بیخەمەڕوو و من ئەوەی ئەیبینم لایانی پەیوەندیدار هاوڵاتیانی خێرخواز و دەوڵەمەندەکان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو لایەک باوەڕ ناکەم هیوا ڕۆژە لەگە ڕۆژان دابخرێ یان لاواز بکرێ و دڵنیا بن هەر بەرەو پێش دەچێت بەڵام هیوادارم هەر قەیرانێکی ڕوو بدات هیوای لێ بە دەربکرێ و هەمیشەش داوای ئەومان کردووە ڕۆتیناتی کڕینی دەرمان بۆ توشبوانی شێرپەنجە کەم بکرێتەوە. من یەک نمونەت پێ دەڵێم ئێمە سنتەرێکمانەیە سنتەری چانی مۆخی ئێسک کە تایبەتە بە ئەنجامدانی چانی مۆخی ئێسک بوانی کە توشببووی شێرپەنجەی خوێنن یاخود مۆخی ئێسکن. ئێمە لەم سنتەرە نەخۆش بەبێ بەرامبەر چارەسەر دەکرێت و ئەتوانم پێت بڵێم لە 35 نەخۆشەکان هی پارێزگای سلێمانی و هەڵەبجەن هەموو هی پارێزگاکانی تریچکە تاکە سنتەرە لە هەرێمە هی پارێزگاکانی تری هەرێم و عێراقا ئێمە جۆری چارەسەرمان هەیە ڕەنگە ئەم نەخۆشە بچێتە دەرێ لەسەر حکوومەت زیاد لە 10 دەفتەر مەزمانەکەی خۆمان بکەوێت بەڵام ئێمە لێرە بەبێ بەرامبەرێکین زۆر جار ئێمە گرفتمان هەیە لە دامینکردنی جۆرێک چارەسەر بۆ ئەو نەخۆشە ڕەنگە بایی $20 بۆ $30 بێت کە بۆیە ئێمە هەمیشە تەکید لەسەرەوەکەینەوە دەبێت تعاملکردن لەگەڵ جۆرەکانی دەرمانی شێرپەنجە و بە تایبەتیش سنتەری چانی مۆخی ئێسک تعاملێکی تایبەت بێت و بە سوپاسەوە هەتا ئێستا ئەو هەنگاوانەی ناومانە بەڕاستی لە هەموو لایەنەکان هاوکار. بەڵێ دکتۆر من زۆر سوپاس دەکەم کاک مەهدی دواوتەی خۆت گەر بکرێ بە کورتی و دەبوو ئەم پرسیارەت زووتر ئاراستە بکەم دروشمی ئەم ساڵی منداڵپارێزی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجەی منداڵان چی بوو گەر بکرێ لەگەڵیشیدا دواوتەی خۆت پامێکی دیاریکراوە دەبێت ئاراستەی منداڵان و دایک و باوکان و ئەو کەسانی کە لەوان گەورەتر و سەرپەرشتیاریان دەکەن. دەستخۆش ئێمە دیارە هەر دەنجی خۆمان دەخینە پاڵ ئەم ڕێکخراوی جیهانی تەندروستی کە ئەوەیە کە تا ساڵی 2030 بتواندرێ ڕێژەی چاکبوونەوە بۆ 160 بەرز بکرێتەوە یەکێکە لە کارەکانی مناڵپارێز و بۆ ئەمە بەسەش ئێمە ئەو کۆنفرانسی کە مناڵپارێز لەگەڵ هیوا و لەگەڵ سنتەری ژیانەوە بەنیازەکە ئەنجامی بدا بەڕاستی هەموو پەیامەکەی ئەوەیە کە دەڵێن چارەسەر بۆ هەمووان چارەسەر بێ بەرامبەر بێت چارەسەر بەردەوام بێت و ئێمەش لە کاری دەرونی و لە هاوکاری کۆمەڵایەتیدا بەردەوام بیت. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک مەهدی کە لە بەرنامەکەمان میوانمان بووی دووبارە زۆر سپاس بۆ هەریەک لە میوانەکانم دکتۆریات نەقشبەندی کە بەڕێزیان بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوابوون ڕاستەخۆ لە ستودیۆ میوانمان بوون هەروەها بۆ بەڕێز مەهدی عەبدوڵڵا کە بەڕێزیان ئەندامی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بوون لە ستودیۆکانی خورساتەوە ڕاستەخۆ میوانمان بوون و هەروەها بۆ هەڤاڵ ئەسعەد کە بەڕێزیان باوکی یەکێک لەو منداڵانە بوون کە بە خۆشحاڵیەوە نەخۆشیەکان تێپەڕاند بوو زۆر سپاس خۆشەویستان بۆ ئێوەش کە تاسە بینەرمان بوون.